جاترێ با بچینە لای بابەتێکی زۆر گرنگ و سەرەکی کە بەڕێز خالی سلێمان ڕۆژنامەنووس و نووسەر لە بواری ژینگە لەگەڵمان ئامادەیە. ئەم بابەتە پەیوەندی بە سووتانی دارستانەکانی تورکیاوە هەیە کە لە هەواڵ و لە راپۆرتەکانی سەرەتایوتمان لە تورکیا تا زەرەری لە هەنگوین و لە هەموو بابەتێکدا و لە ماڵپەڕەکان ئاماژەمان بە جەزائیردا جگە لەم دوو وڵاتە ئەو وڵاتانی تریش کە دەکەونە سەر دەریای ناوڕاست زەرەر و زیانێکی زۆر گەوریان پێگەیشتووە و لە جیهاندا ئەمریکا کەنەدا فەڕەنسا و ئوسترالیا ئەم کێشەیە بەڕاستی زۆر زەقوتەوە. بەڕێز خاوی سلێمان بەخێر بێیت مادومان کردی بەم بەیانیە. خالت بەخێر بێت. زۆر سپاس. دیارە بابەتی ژینگە زۆر فراوانە. ئێستا کێشەی ژینگە زۆر کێشەیەکی گەورەیە، کێشەی هەموو وڵاتانە. ساڵانە چەندین دانیشتن کۆبنەوەی لێ ئەکرێت لە پەکین لە پاریس، چەندین سیمینار بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان ئەکرێت. لەم ساڵدا گۆڕانی کەش و هەوا زۆر دیار بوو لە زۆربەی زۆری وڵاتان، چ ئەو کارە ساتانەی کە ڕوویدا لە ژینگەیە دەستی مرۆڤ بێت یا خودت سروشتی بوو بێت، دوجار ئەمە گۆڕانکاریە لە ژینگە زیانە بەر ژینگە ئەکەوێت. تێڕوانین جیهان ئێستا بۆ ئەم کارە ساتانە چۆنە؟ بەڕاستی لەوانەیە ببورن راپۆرتێک کە ڕۆژانی ڕابردوو بڵاوبووتەوە، ئەوش راپۆرتی IPCC یعنی دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ کاروباری ژینگە گۆڕانکاری ژینگە لەوانەیە لەوە دەست پێ بکەین. ئێستا جیهان کەوتووەتە ئەوەی ئیتر هیچ دەرفەتێک نییە بۆ ڕاکردن لە دۆزینەوەی چارەسەر بۆ گۆڕانکاری ژینگە، چونکە ئەو ڕێژە زۆرەی لە گازەگەرم کەرەوەکان کە لە کەشە هەن کە بوونەتە هۆی قەتیزبوونی گەرما لەسەر زەوی، کاریگەریەکی ئێجگار گەورەیان لەسەر ژیانی مرۆڤ، لەسەر سروشت، لەسەر ژیانی ئاژەڵان، لەسەر کۆی ئیکۆسیستەم لەسەر زەوی، لەسەر چارەنووسی زەوی دروست کردووە. ئەوش لە زۆر شوێنە وەک ڕۆژهڵاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا مەسلەن لە وشکە ساڵیە ڕەنگەداتەوە، لە دانەبارینە ڕۆیاتەوە. بەڵام لە شوێنێکی وەک ئاسیا، وەک ڤێتنام، وەک فلیپین، وەک ئەنەنووسیا لە شێوەی بارانبارینی زۆرە کە ئەوەیە بێتە هۆی لافا و ئەبێتە هۆی تێکدانی بەروبووم لەمانەیە ڕوو ئەداتەوە. هەڵبەتە ئێوە لە گەشتەکانی هەواڵەکانی خۆتانە زۆر بەباشی باستان کرد ئەو ئاگرکەوتنەوەانەی کەوا لە تورکیا هەبوو، لە جەزائیر هەبوو، لە یۆناان هەبوو، لە لوبناان هەبوو و هەروەها لە کالیفۆرنیا و لە کەنەداش بە هەمووان شێوە دووبارە بوونەوە. ئەمانە لەوانەیە خەڵک بڵێ ئەمە یەکسەر ئاگرەکە یەکسەر دروست نەبووە بەهۆی گەرمیەکانەوە، بەڵام هەر خۆی گۆڕانکاری کەش و هەواش دەرەنجامێکی ڕاستە و خۆی چالاکی مرۆیی و پیشەسازی و کشتتوکاڵیە لەسەر زەوی، هەروەها دەرەنجامێکی ڕاستە و خۆی ئەو هەموو پەنابردنەیە بۆ وزە، بۆ دروستکردنی خواردن، بۆ تێرکردنی زیاتر لە 7 ملیار کەس لەسەر ئەم بۆی زەمینە، بەبێ ئەوەی مەسەلەن ئێمە بە شێوەیەکی دوورمەودا تەماشای سروشتین، چونکە سروشت لە کۆتاییە شتێک نییە ها بێ کۆتا بێت. سروشتیش لیمیتێکی هەیە، سنوورێکی خۆی هەیە کە تۆ زیاد ڕۆیشتی ئەو کاتە سروشتیش ڕنگدانەوەیەکی هەیە بەرامبەر بە مرۆڤ. یان لێرەیە سەرشتان بۆ شتێکی تر ڕاکێشم. هەر دوێنێ دوای ئەو راپۆرتەی کەوا دەستەی حکومی نێودەوڵەتی بۆ کاروباری ژینگە بڵاوی ببورن بۆ کاروباری گۆڕانکاری کەشوهەوا بڵاوی کردوێتەوە کە زەنگێکی مەترسی دارە بۆ مرۆڤایەتی. لە هەمان کاتا دوێنێ راپۆرتێکی تر بڵاو بۆتەوە، ئەمرێزەکانی ڕاگەیاندن و میدیای کەنەدی احتیمامێکی زۆریان پیاوە، ئەوش ئەوەیە ئەمڕۆ لە ناوبردننی دارستانەکان لە هەر شوێنێک بێت، لە ئەمازۆن بێت، لە ئوسترالیا بێت، لە تورکیا بێت، لە کوردستان بێت، ئەبێتە هۆی دەرکەوتنی جۆری تری ڤایرۆسی وەک کۆرۆنا. ئەمە راپۆرتێکی تازەیە دوێنێ بڵاو بۆتەوە، ژمارەیەکی زۆر لە زاناکان لە ڕیسێرچەرەکان ئیشیان تیا کردووە، بە تایبەتی شوێنێکی وەک ئەمازۆن، چونکە ئەمازۆن ئەتوانین بڵێن خانەخوێکی گەورەی جۆرەها ڤایرۆسی وەک کۆرۆنایە، بەڵام ئێستا دەستبردن بۆ ئەو شوێنانە کردنیان بە ڕوبەری کشتتوکاڵ یان نزیک بوونەوە لە شوێنانە ئەبێتە هۆی
بڵاوبوونەوەی ژمارەیەکی تر لە نەخۆشی وە کۆرۆنا کەواتە ئەبێ مرۆڤایەتی لێرەوە چارەسەری پێ باڵ کا خالیدوت دەرفەت نەماوە بە پێی راپۆرتەکە دەرفەت نەماوە پێشتیش ئەم زەنگانە زۆر لێدراون ئەمە کێوە ئەکات ئێمەی مرۆڤین یاخود دامەزراوە حکوومەت و دەوڵەتەکانن کە بەدەنگ ئەم زەنگانەوە ناچن خۆی لە ئاستی یەکەمە ئەبێ دەوڵەتەکان بڕیارێکی سیاسی هەبێ ئیرادەیەکی سیاسی هەبێ لەسەر ئاستی هەموو دنیا ڕێککەون حڵەتی ئێمە لێرە ڕێکەوتنی پاریسمان هەیە ڕێکەوتنی پاریس بۆ کەشوهواز کە ساڵی دیسەمبەری ساڵی 2015 تەوقیع کراوە ئەمە کۆمەڵی خاڵ هەیە کۆمەڵی بەند هەیە ئەوش هەموو وڵاتێک ئەبێ پابند بێ پێوەی یەکەم هەنگاو چییە؟ یەکەم هەنگاو ئەوەیە کەمکردنەوەی گازە گەرمکەرەوەکانە گازە گەرمکەرەوەکان بۆ نمونە سێشتی ئەساسیین ینی نەوت گاز لەگەڵ خەڵوز ئەی باشە مرۆڤایەتی کەواز لەمانە بێنێ ئەی چی بکە خۆ ئێمە سەرچاوی وزە خواردن دروستکردن هەموو شتێک لە وزەوە دروستەکرێت ئەی چی بکەین کەواتە لێرەوە وڵاتان ئەبێ ئێستا ئیش بکەن لەسەر چی لەسەر دانانی ژێرخانێک بۆ بەکارهێنانی وزەی نوێبووە مەبەستم دەستبردن بۆ هەتاو و هەروەها بۆ وزە لە ڕێگەی هەواوە ئەمە یەکێکە لەو هەنگاوانەی تەبان هەڵبەتە هەنگاوی تریش هەیە ئەوش ئەوەیە سەوزکردنەوە ئەوش ئەوەیە دووبارە بنیادنانەوەی شوێنە شێدارەکان پاراستنی ئیکۆسیستەم بەبستم سیستەمی ژینگەیە پاراستنی ژیانی کێویانە زۆر هەنگاو هەیە بەڵام باسی شتە جەوهرەکانەکەم چونکە ئەو ڕێژە زۆرەی کە دوم ئۆکسیدی کاربۆن و میسان و هەروەها نیترۆجینیش کە لە کەشە هەیە ئەبێتە هۆی قەتیسبوونی گەرما لەسەر زەوی بە شێوەیەکی سەرەکی ئەبێت دەست بۆ ئەم سێشتە بری نەوت گاز خەڵوز باشە کا خالت لەگەڵ ئەوەی کە زەوی تەمەنی بەرەو گەورە بوون ئەچێت تەمەنی زیاتر ئەبێت تەمەنی زەوی گەورەیە تەمەنی زیاتر ئەبێت دانیشتوانی زیاتر ئەبن ئەم دانیشتوانە پێویستیان بە شوێنی فراوان هەیە بۆ ئەوەی تێی دانیشتە جێ ببن پەنا ئەبن بۆ لە ناوبردننی دارستانەکان پاوانەکان بۆ کردن بە شوێنی نیشتە جێبوون و لەگەڵ ئەوە خواستیان زیاتر ئەبێت یانە لە ڕووی ئۆکۆنۆمیۆ زیاتر گرنگی بەخۆیان بدەن وڵاتان بابەتی پیشەسازی ئەمە بابەتێکی گرنگە کە لە بەرامبەر پیشەسازی گرنگی بە ژینگە نادرێت ئەم هەموو گازە ژەهراوی ئەکرێتە ژینگەوانێ بۆ دارستانەکان لە ناو ئەبرێت گەنجینەی ئۆکسسیجین لە ناو ئەبرێت جگە لەوە کۆمەڵێکی زۆر کاربۆنەکان بڵاو ئەبێتەوە بەڕەڵا ئەبن لە ناو زەویە کەواتە زۆر کات مرۆڤ لە پێناو خواستەکانی خۆیان ڕەنگە بیر لە بابەتی ژینگە نەکاتێتوانێ لە ڕوویەکی زانستیەوە توانراوە کار بۆ ئەوە بکرێت بۆ نمونە مادە ژەهراویەکان گازە ژەهراویەکان کە بڵاو ئەبێتەوە بەهۆی ئامێری فێنکەرە و گەرمکردن بێ یاخۆت گواستنەوە بێت بە شێوازێکی تر ئامێر دروست بکرێت بە شێوازێک تر کارگە دروست بکرێت واتە بە شێوەیەکی زانستیانە زانست ئەو نەت پێش کەوتووە کە گرنگی بە بابەتی ژینگە بدرێت لە بەرامبەر پیشەسازی ئەزانین چۆن مەسلەی زانستیش لە زانستە مەسلەیەکی ئەخلاقی هەیە ئەمەی ئەم خاڵی کە تۆ وروژاند خاڵێکی جەوهریە ئەمڕۆ لەو دیبیتی کە ئەکرێ لەسەر چارەسەر بۆ کێشەکانی گۆڕانکاری کەشوهەوە ئەوش ئەوەیە مەسەلەن کۆنسەرڤاتیڤەکانیان با بڵێن محافظکارەکان لە ئەمریکا و لە شوێنانی تریش لە ئوسترالیا و تەنانەت لە ئەوروپاش هەوڵی چیەن هەوڵێن بۆ ئەوەی تۆ گازە گەرم ینی نەوت نەبڕی بۆ ئەوەی گاز نەبڕی بۆی خەڵوزیش نەبڕی ئەوان مەبەستیانەیە ئەم پیشسازی هەر بەردەوام بێ چی ئەڵێن ئەڵێن وەرن ئێمە بە ڕێژەیەکی زۆر هەڵم بخینە کەشەوە بۆ ئەوەی ئەو گەرمایی کە لەسەر زەوی هەیە هەڵیمژێت کەواتە بەم شێوەیە ئێمە چیمان کرد هەڵساین بەسارکردنەوەی زەوی یان شتێکی تر ئەڵێن وەرن داری سناعی داری دروستکرا و دروستکەین لە شوێنانە ئیشی تەنها ئەوە بێ کە کاربۆن لە خۆیان کۆبکاتەوە و خەزنی بکە ئەم فکرەیە کە مەبەستیان ئەوەیە بۆ نمونە مەسەلەن ئەو موئەسەساتین کەوان نزیکن لە بورە کە نزیکن لە کەسێکی وەک دۆناڵد ترامپ کە هێشتا کاریگەری هەیە لەسەر مەسەلەن سیاسەتی ئەمریکای ناوخۆی مەبەستیان ئەوەیە تۆ نەوت نەبڕی گاز نەبڕی و دەستیش نەبەی بۆ تەنانەت خەڵوزیش ئەمە سیاسەتێکی محافظکارانەیە
لە بەرامبەر ئەوەیە سیاستێکی تر هەیە کە پرۆژەیەکی تری زەبەلاحب کە پێڵن درۆداون لەسەر ئاستی ینی گەڕانەوە مەبەست ئەو پرۆژەی درۆداون گەڕانەوە ینی ئینسیحاب مەبەستی ئەم پرۆژەیە ئەوەیە ئێمە چارەسەرێکمان هەبێت چارەسەرەکە پشت بەست بوو بێ بە سروشت خۆی ئەوش ئەوەیە مەسەلەن تۆ ئاماژەت بە شتێکی گرنگە زۆربوونی دانیشتوان کە زۆربوونی دانیشتوان و هەروەها پێشکەوتنی ئابووری و پێشکەوتنی کۆمەڵایەتی ئەمانە هەموو داخوازیەکی زۆر هەیە لەسەر وزە لەسەر بنیادنان لەسەر نیشتەجێبوون کەواتە ئێمە چی بکەین لەم حاڵەتە نیشتەجێبوون بۆ نمونە ئێمە باسی کوردستان بکەین ئێمە بۆ نمونە باسی گلۆباڵەکان نەکەین باسی کوردستان بکەین ئێمە لە کوردستانە لە هەموو شوێنەکە لە سلێمانیە لە هەولێرە لە گەرمیانە زۆر شوێن هەبوون شوێنی سەوزایی بوون ئیکۆسیستەم بوون بەڵام ئێستا بوونەتە شوێن نیشتەجوی بوون ئەی باشە چی چارەسەرمان چییە لە کوردستانە ژمارەی سیارە ئێمە هەمووی 5-6 میلیۆن کەسین ژمارەی ئۆتۆمبیل ئەگاتە 2 میلیۆن ئۆتۆمبیل ئەی بۆچی تا ئێستا مەسلەن چارەسەرێکمان نییە ئەی کوا سیستەمی گواستنەوەی گشتی کوا لە کوردستانە خۆی چارەسەرەکان چارەسەری جیاواز هەن مەبەستمەرەوە نییە خالیدەوە لێ پرسم تۆ هەم ئاگاداری کە نەدایت و هەم جابجای ژیتەوە لێرە ماوەیەکی زۆرە منیتەوە لە کوردستان ئەوەی لای ئێوە لە دەرەوە لە خۆرئاوا جێی بایەخە قسەی لەسەرەکرێ و جێی خەمە لە کوردستان و خەما بینی بۆ سروشت چونکە لەوێ بەگشتی لە ئەوروپای ئێستا کار لەسەر ئەوەکەن مەسلەی گۆڕانکاری کەشوهەوا مەسلەی سروشت ئەمانە بوونێتە بچونێت ناو سیستەمی پەروەردەوە و باس ئەکرێن لە هۆشیاری گشتیە شتێک هەیە زۆر گرنگە ئەوش یاسایەک هەیە بۆ نمونە یاسای ڕاوکردن یاسای پاراستنی دارستانەکان ئەم یاسایە ئەوەندە بەباشی تەطبیق کراوە بۆ بە ئەخلاقێکی گشتی ئەو یاسایە ئەخلاقێکی دروست کردووە بەڵام لای ئێمە بەڕاستی من لێت ناشارمەوە من نزیکەی مانگونیوێکە هاتوومەتەوە لە کوردستانم زۆربەی زۆری چیاکانی کوردستان گەڕاون ببورن قەراق دووجار چوومە کوێستانەکانی پشدەر و بتوێن چووم لەو سەرەوە سازان لەو سەرۆ گەرمیان دەوروبەری سلێمانی هەمووی گەڕاون ئێمە یاسایەک نییە سروشت پارێزێ باشە کا خالت باس لەوە کرد کە یاسایەک نییە سروشت بپارێزین تێکچوونی ژینگە تەنها بە کارەساتە سروشتی و گەورەکانیەوە ئەو کارەساتانی ئەم چەند ساڵە ڕوویاوە پیسکردنی ژینگە ئەمە کارەساتە یاخود بڕینی دارستانەکان بە پێ هیچ پاساوێکی زانستی ئەمە بۆ خۆی کارەساتە پێت وایە کە پەروەردام کاریگەری ئیجابی ڕاستە خۆی ئەبێ لەسەر فێرکردن و ڕاهێنانی خەڵک بەوەی کا چۆن پارێزگاری لە ژینگە بکەن چونکە دوجار ژینگە ئەبێ بە کللتورمان ژینگە ئەبێ بە سەقافەتمان واتە پێت وایە کە ئەمە کاریگەری ڕاستە خۆی هەبێ ئەوەی کە گرنگی ئاات ئەوەی کە دڵسۆزە ئەو خەڵکێکە قەرار بەدەست نییە بۆ ژینگە ئەوانەی تر ڕەنگە زیاتر بی لەلایەنەکانی تر بکەنەوانیان ئەبێت تۆ باش بەڵام دوجار ئەوانەی تر ڕەنگە تا ڕادێکی زۆر وا بێ لە هەموو جانوک و خۆت باست کرد بی لەلایەن ئیکۆنۆمی و پیشەزازی و ئەم بابەتانە بکەنەوانێ خۆ لێرەش ڕوویاوە لێرەش لە کوردستانش ئەو شتە ڕوویاوە زۆر شوێنی کوردستانە بیری نەوت لێ دراوە لە ناو دڵی دارستانە لێ دراوە ئەمە خۆ ئەبێ دەسەڵاتدارانی کوردستان مەسەلەن تۆ بۆی وڵامەکەم لە بیر نەچێت وڵامی پرسیارەکەی تو ئەوش ئەوەیە تۆ ئەبێ هاوڵاتی بکەی بە خاوەن بڕیار بەچی بەوەی بیکەی بە بەرپرسیار بەرامبەر ئەو ژینگەی هەیە لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی یاساوە یەک لە ڕێگەی پەروەردەوە دوو لە ڕێگەی میدیاوە ئێمەی ڕۆژنامەنووسان من ئێوە هەموو هاوکارانی ترمان ڕۆڵێکی زۆر جەوهریمان هەیە لە مەسلەی ژینگەیە بۆ ئەبێ بیکەینە بابەتێک وەک چۆن هەموو ڕۆژێک لە بۆ نمونە لە با هەواڵەکانی ئێوەیە لە بەرنامەکانی ئێوە مەسلەی ئەمنی مەسلەی سیاسی مەسلەی ئابووری بەردەوام قسەی تیا ئەکرێت ڕۆژانە قسەی لەسەر ئەکرێت ئەبێ ژینگەش بۆ نمونە هەموو ڕۆژە باسی لێ بکرێت من لێرەوە پێشنیارتان بۆ ئەەکەم لە کورسات تەنانەت ژینگە چۆن لەسەر وێبسایتەکەتان نووسراوە کۆمەڵایەتی کللتوری سیاسی ئەبێ خانەیەکی شەبێ بنووسرێ ژینگە دەستخۆشکە خالیت ئێمە سپاس دەکەین ئەڵێن کات نەماوە بەڵام ئێمە لە بەیانی کورسانی زۆر باسی ژینگاکەین هەم جەنابەت هەم پسپۆرەکانی تر و هەنێجار ڕەختنەشمان لێگرم بۆ ئەوە باسی ژینگاکەن بەڵام ئەوە خەمە ڕاستەقینەکەیە
بۆیە ئێمە ئەوەندە باسی ئەەکەین بەگشتی کورسا زۆر گرنگی بە بابەتی ژینگە ئەدا پەیوەندی بە حەو ملیار کەسەوە هەیە پەیوەندی بە مەسلەی ژینگە مەسلەیەکی وجودیە ئێمە ئەگەر ژینگەی کوردستانمان تێکدا ئەوە بوونی خۆمان ئەخێنە ژێر مەترسیەوە. دەستخۆش بەڕێز خالی سلێمان ڕۆژنامە نووس و نووسەر لە بواری ژینگە کە لەگەڵمانە بوو دواتەوەری گفتوگۆ بوو ترێدەست تۆش خۆش بێ سپاس بۆ ئێوەش کە ئەم کاتتان بێمە بەخشی و پێکەوە بووین. سپاس کە بینەر بوون خواتان لەگەڵ.